بینەرانی خۆشەویستم کاتتان باش ئێمە ئیمڕۆ لە شاری کۆڵن هاتینەوە خزمەتتان بۆ نیشاندانی تەساویرێک لە خۆپیشاندانێکی ئەحترازی لە شاری کۆڵن. ئەم خۆپیشاندانە بە فەراخانی چەندین سازمان و نەهادی مەدەنی ئێرانی و چەندین ڕێکخراوە و حزبی سیاسی کوردستان و ئێران دراوە. کۆمەڵە ڕێکخراوەی سازمانی کوردستانی ئێران یەکێ لە فەراخاندەهەندەکانە. ئێمە ئیمڕۆ هاتووینە ئێرە جەمە بووگین کە دەنگی ناڕزایەتی خۆمان دژ بە جەنایەتەکانی کۆماری ئیسلامی دەرببڕین. بە خۆشحاڵیەوە یەکیەتی ئوروپا سپای پاسدارانی خستە ناو لیستی ترۆرەوە. ئێمە ئیمڕۆ لێرە جەمە بووگین کە بزانین چۆن چی بکەین کە فشارەکانی حەدە ئەکسەری خۆمان دژ بە کۆماری ئیسلامی نیشان بدەین. لەگەڵمان بن. کاک ساڵح هەم کاتت باش. من کاتێک باش. چاوم پێت کەفکە ئیمڕۆ لە خۆپیشاندانە احترازیەکەی ئێرە شاری کۆڵن حازر بووبیتەوە یەکێ لەو کەسکەلیتەکە لە ڕێکخستنی ئەم خۆپیشاندانە بەشدار بووی. حەز دەکەین پرسیار و لێکەین کە مەبەستت لەم کارە چیەوە بوو چی ئیمڕۆ لێرە جەمە بوو؟ ئێمەیش وەک هەموو کەس هەموو ئازادی خوازان وە تایبەت چەپەکان هاتوین کە دەنگی ئەو خەڵکە بینوا لە ئێران و لە کوردستانە قەتڵ عام کراون و بە درێژایی حاکمیەتی ڕەشی جمهوری ئیسلامی ئێمە لەم جۆرە ئاکسیۆنانە لەم جۆرە ئاعترازانە بەشداریمان کردووە بەرامبەر بە سیستەم و زوڵمێک وا هەست ئاعترازمان کردووە. ئیمڕۆیش خەڵکێکی زۆر هەروە کە خۆتان ئەبینن کۆبوونەسەوە بۆ ئەوە دەنگی ئەم خەڵکە بن کە ئێستا قەتڵ عام کراون لە جامعەی ئێرانە. حزور ئێمە یا بەشداری ئێمە شرکت ئێمە لەم تەزاوراتە لەو چوارچەوە قابل تەوزیحە و سعیمان کردووە ئەو هێزانەوە ئازادی خوازن ئەو ئینسانانەوە چەپن و بە هەرحاڵ بۆ ئازادی و بەرابەری هەوڵ تەقالادەن لە شوێنێکی ئاوا کۆبینەوە دەنگی خۆمان بین بە دەنگی ئەو خەڵکەوە هەر لە شارەکانە و هەر لە زیندانە و تحت فشارن کە بیگەێنین بە جامعەی ئوروپا بە تایبەت کە ئێمە لە ئاڵمانین بە خەڵکی ئاڵمان و ئەوانە و نەیەڵین ئەو سەرکوتەوە لەوێ هەست ئەو دەنگەوە لێ خامۆش کراوە بە خاموشی ببینێتەوە. بۆیە تەقازامان لە هەموو کۆمەڵانی خەڵک هەم لە ئاڵمان هەم لە شوێنگەل تر لە شارەکانی تری کوردستان ئەوەیە کە بێن بەشداریکەن و ئێمە تا ئێستا هەر ئەو کارەمان ئیدامەداوە ئیدامیشێدی. زۆر سپاس. کاک ساڵح هەروە کە ئاگاداری یەکیەتی ئوروپا سپای تروریستی پاسدارانی یا لیستی ترۆرەوە ئەم شتە دڵخۆشکەر بوو بۆ ئێمە هەرچەند ئێمە کۆمەڵێک ئازادی خوازی فرا خەڵکانی ئازادی خواز ساڵهای ساڵەکە خوازیاری ئەوەن کە ئوروپا ئەو کارەکە بەداخەوە دێر کردی بەڵام جێگەی دڵخۆشی بوو. ئایا هەنگاوی دواتر ئەتوانێ ئەوە بێکە بۆ نمونە سفارەتخانەکان لە هێلانەی جاسووسی کۆماری ئیسلامی دابخرگێ ئێمە ئەتوانین چۆن فشاری حەدەکسەری خۆمان بیرین کە ئەم وڵاتگەلە ناچارکەین کە ئەو کارە بکەن؟ بۆ فشار هاوردن بۆ جمهوری ئیسلامی دوو بۆچوون هەیە. بۆچوون یەک ئەوەسە کە ئەڵێ ترامپ و ئەمریکا و هێزگەل خارجی بێن بۆمبارانی کەن با ئێمە بەردەسەڵات بگەین. بۆچوونێکیش ئێمەمانانین چەپەکانین ئازادی خوازەکانین یەشی با بە فشار بێنن بۆ جمهوری ئیسلامی. هەرەوە خۆت باست کرد ئەشە 30 ساڵەمەوە بەر سپای تۆریستی پاسداران بەعنوان تۆریست بیان ناسەیە هەر لەم ئوروپا هەر لە پایتەخت ئاڵمانە خەڵکیان ترۆر کرد شەرەفکەندی و جەماعەتەکەیان ترۆر کرد یا غوڵام کەشاوەرز لە قەبرس. بۆیە ئیسەی وازانم ئەمە هەنگاوێکە باشە بەڵام بەنظر من نابێ بەمەوە بیێسین ئەبێ فشار بێنین بۆ جامعەی ئوروپا و بەتایبەت لە تەریخ ئەوە کە دەنگی خەڵکی ئێران بە جامعەی ئوروپایی بگەین فشار بێن بۆ دەوڵەتەکانیان کە هەموو دەرگا و هینی ئەم سفارەتخانانەیان کە واقعەن جێگەی تۆریست و تروریست پەروەردەکردنە ببەسن سەفیرەکانیان دەرکەن. شرکەتی وەکو زیمنس ئەگەر نەبوایەت 30 ساڵە جمهوری ئیسلامی هەموو دەستگا جاسوسانیە وا شنو دەکات لەم شرکەتی زیمنسە کە مرکزێکی لەم شارایە
استفادەیان کردووە بۆیە هەموو معاملە تجاریانە ئەو جۆرە کە بەخاتر پوڵ و تجارەت لەگەڵ ئێرانە چاویان پۆشیوە ئەمانە بەرەزە من ئەبێ فشار بێنین و تەنیا فشار ئەتوانێت لە ئیدامەیەوە کە سوپای پازارێن وەکو تۆریست ئیعلام کرد سفارەتخانەکان بەسن هەموو ئەم بەکرێ گیراوانە دەبێ بڕۆن حتا ئەوانە کە سەفیرن لە شوێنە هەمویان سوپای پازارن ئەگەر وایە سوپای پازارن تۆریستیە دەشێمانە هەمویان دەستگیرکەن چون هەمویان تقریبا لە سوپای پازارانە بوون و فعالیەتیان کردو و ئەمە شتێک نییە کە شاریاوە بێ امیدوارم هەمومان بە یەک بتوانین ئەم کارە بەسەرنجام بکەین. زۆر سپاس کاک ساڵحاوینم لە بەشی انتزامات و سازمانی خۆپیشاندانەکەی با لەوە زیاتر مزاحمەت سپاس دەکەم. هاوڕێیانی خۆشەوی سەرواکە ئەی بینن خەڵکانێکی زۆر بە خرۆشەوە ئیمڕۆ لە شاری کۆڵن بە خۆپیشاندان دەنگی ناڕزایەتی خۆیان دش بە جەنایەتەکانی کۆماری ئیسلامی دەربڕیوە و ئێمە هیوامان ئەوەیەکە بە کۆدەنگی خۆمان بە شاری حەقدەکسەری خۆمان بتوانین قامگەل بەعدی دش بە کۆماری ئیسلامی وەکو داخستنی سەفارەتەکانی جمهوری ئیسلامی داخستنی هێلانەی جاسووسی جمهوری ئیسلامی لە وڵاتەکانی ئەوروپا بە تایبەت دابخەین. هەروەکەی بینن شعارەکان زیاتر ژن ژیان ئازادی وە کۆمەڵی خەڵک بە هەزاران کەس ئیمڕۆ لەم خۆپیشاندانە بەشدار بووبن. سازمانگەل مەدەنی ڕێکخراوەگەل مەدەنی ئەحزابی سیاسی کوردستان ئێران هەمویان فەراخانی ئەم خۆپیشاندانیانە داوە بە خۆشحاڵیەوە خەڵک ڕێژێکی زۆر لە خەڵک ئیمڕۆ لێرە بەشدارن. رفیق مینا شما یکی از سازمان دهندگان فراخوان دهندگان این اعتراض بودید. لطف میکنید به ما توضیح بدید که چرا اینجا امروز جمع شدید؟ در مرکز شهر کلن امروز جمع شدیم. اولا امروز اول فوریه روز جهانی نه به حجابه و در عین حال جمع شدیم برای اینکه یک بار دیگه اعتراض و خشم و نفرت خودمون رو علیه جمهوری اسلامی اعلام کنیم که هزاران نفر رو کشت با امید اینکه انقلاب در ایران رو بکشه. ولی مبارزات مردم ادامه داره. ما اومدیم از حرمت 47 سال مبارزه دفاع کنیم در ایران، در سراسر ایران و اومدیم بگیم مردم ایران مبارزه رو ادامه میدن تا سرنگونی حکومت اسلامی. اون مردم که این همه سختی کشیدن و الان عزادار هستند برای آوردن یه دیکتاتور دیگه نیومدن تو خیابون. اون مردم اومدن برای آزادی، برابری، رفاه و حرمت انسانی. ما اومدیم صدای اون مردم رو به گوش جهانیان برسونیم. مرسی. زنده
ژێر ژیان ئازادی ژێر ژیان ئازادی هاوڕێ شۆڕەشەم کاتەوە باش تەوزیحێکمان بۆ بە لوتفەن کە ئیمڕۆ بۆچی لێرە جەمە بووینەوە و قەرارە چی ڕوو بدا لێرە؟ ئێمە زۆرە لە جاران لە شاری کۆڵدا چەندین دانە تەزاورات بەرگوزار دەبوو بەڵام ئەمڕۆ تەسمیمانگەر هەموو هێزانە کە چەپن دموکراتیکن ئەحزابی کوردستانن هێزەکانمان خەینە سەر یەک و تەزاوراتێکی گەورە بکەین لە ئەمڕۆدا کە ئەمڕۆ ڕۆژی مبارزە لەگەڵ منعی حجابی ئیجباریە بۆ سەرژنان و ئەنجا و هەمەوەی کە ئێمە بتوانین لەم ڕۆژەدا هاوبەستگی پشتیوانی خۆمان لەو خەباتەی خەڵکی ئێران و کوردستان کە هەیە دەرببڕین هەروەها ئەو کوشتارەی کۆماری ئیسلامی دەست بە خەڵکی ناڕازی لە ئێرانە لە کوردستانە لە ئیلام لە مەڵەکشایی لە تارام لە هەر کوێکدا ڕووی داوە ئەو ناڕزایەتیەوە ئەو مەحکومکردنە لێرەدا دەرببڕین کە بە خۆشحاڵیەوە خەڵکانێکی زۆر یەکجار زۆر بەشدار بوون بە فەزایەکی زۆر باشی لەناو خودی شاری کۆڵی ئاڵماندا دروست کردووە. زۆر سپاس. امروز به فراخوان احزاب سیاسی، گروه‌های حقوق بشری، شورای نیروهای چپ کل جمع شدیم در حمایت از مبارزات مردم ایران. همون جوری که میدونید دیگه لازم به گفتن نیست رژیم حاکم بر ایران دست به یک نسل کشی زده. اما ما امروز همه اینجا حضور داریم. چیزی که دارید میبینید انواع و اقسام انسان با نگرش‌های گوناگون، با نمادهای مورد علاقه خودشون، چیزی که بهش علاقه دارن، باور دارن اومدن. نه کسی به کسی حمله میکنه، نه کسی مزاحم کسی میشه، نه کسی میخواد دیگری رو حذف کنه. این چیزیه که از ایران باید به چشم بیاد. اما رسانه ها این کار رو نمیکنن. رسانه ها تلاش میکنن که همه قیام مردم ایران رو به نفع یک فرقه و یک فرد معرفی کنن به جهان. این اتحاد واقعیه و این اتحاد چجوری شکل گرفته؟ با عدم حضور این فرقه، یعنی تنها جریانی که اینجا حضور نداره فرقه فاشیستی پهلوی و طرفدارانشه. این ایران واقعیه، نه اون چیزی که میخوان به شما معرفی کنن. خیلی ممنون. هاوڕێ عەدنان زۆر سپاس
بۆ ئەمەی کەم ئەمکانەوەدا من لێرە دوو کەلیمە قسە بکەم. ئێمە نیروهای چەپ و ڕادیکاڵی شاری کۆڵ فراخانمان داوە بۆ ئەوەی پشتیوانی لە ئاعترازاتێک کە لە داخڵ ئێرانە بووە و یادێ لەو عەزیزانە بکەین کە لەم 19 مانگی دەیە ئەو لە بین چوون کوشتنیان قەتڵ عام کران بۆ ئەو پشتیوانی لەو دایک و باوکە دڵسۆزانە کە لە ئێرانە ئیسە داخدارن. ئێمەش داخدارین لێرە. ئێمە بەخاترەوە بتوانین دەردێک لەو دەردانەی خۆمان و ئەوان کەمۆکەینەوەیەکە لە ناو خیابانەکانە جەم ئەوینۆ و اعترازات خۆمان دەرەبڕین نسبەت بەم وەزیەت و شەرایەتە کە هەیە. ئێمەش ئەمە کە ئیمڕۆ جەمع بووین تقریبا نەتوانین بێژین 100 نەفەر ئەوین و ئەمە ئەوەڵین فراخانێ بوو کە مەجموعەی ئەحزاب و گروها و ئینسانهای چەپ و ڕادیکاڵ بەشدار بوون تایە. خۆشبەختانە تعدادێ زۆر هاتوون. هیوادارم ئێمە بتوانین ئەم ئێتحادە زیاترکەین، مەخسووسەن ئێمە احتیاجمان بە ئێتحادی گروهای چەپ و کۆمۆنیست هەیە. ئەم جامعە احتیاجی هەیە پێمان. ئێمە کەمنین، ئێمە نیرویەکی زۆرین لە داخڵ ئێرانە کە نیروی ئێمە نیروی چەپ و کۆمۆنیستەکانن کە ئێمە ئەبێ بە ئێتحاد و هەمبەستگی لەسەر خاڵهایەکی مشەخەص لە خارج کشوەریشا بتوانین ئەم کارانە بکەین بۆ ئەوە باشتر بتوانین پشتیوانی خۆمان دەرببڕین و تەسیرمان بێت لەسەر ئەم ئێعترازاتە. لە هەر حاڵ ئەمە پێیامی من بوو. بەش هیوادارم بتوانین بەم تەجەمەعاتۆ سەفارەتەکان ئێران دابخەین و بتوانین کۆنسولگەریەکانیان ببەستین و نیروەکەی بنێرینەوە بۆ لای خۆیان و بۆ وڵات خۆیان. لە هەر زۆر سپاس هاوڕێ مەریەم سەڵتانی بژی. هاوڕێ چیای محەممەدیم کاتۆ باش ئەوێنم زەحمەتێکیشی لێرە یەکێ لە ئینتزاماتەکانی ئەم خۆپیشاندانەیتە. حەزەکەم پرسیارە لێکم کە ئیمڕۆ ئەم خۆپیشاندانە چۆنە بینی و بۆچی لێرە جەمع بوو. سڵاو ڕێز و حورمەت بۆ سەرجەم بینەرانی تەلڤیزیۆنی کۆمەڵە و تێکۆشەرانی ڕێبازی کۆمەڵە. ئەمڕۆ ئەم کۆبوونەوە لەسەر بانگەوازی چەندین لایەنی سیاسی چالاک لە کوردستان و ئێران پێک هاتووە. ژمارەیەکی بەرچاو زیاتر لەوەی کە چاوەڕێمانە کرد لێرە بەشدار بوون، بە خۆشیەوە خەڵکی زۆر بەشدار بوون. بە شێوەیە ئاسایی کێشەکانمان لەم دەورەیە ڕاستیەکەی ئەوەسە خەڵکانێکی بە ئەنگۆشت شمار یا بە قامک ئەژمێردرێن لە پاشایەتی خوازەکانن کە ئەمڕۆژ دوو نمونەیان هاتن هەڕەشەی کوشتن و سەربڕینیان لێکردن و ئێمە بەرپەرچماندانەوە و پۆلیس دەستگیری کردن. بە دڵنیاییەوە هەتا ڕۆژی ئازادی هەتا سەرکەفتن چالاکیەکان ئێمە بەشداریمان لە خۆپیشاندانەکان یا هەر کارێکە بۆ پشتیوانی شۆڕش لە ئێران و کوردستان بێ ئێمە کۆڵ نادەین و تێدا بەشدارە بین. زۆر سپاس بژی. هاوڕێ شیلان کەریمی ئەم کاتت باش ئەوینم کە لە ڕێگەیەکی دوورە و ئیمڕۆ لە خۆپیشاندانەکەی شاری کۆڵم بەشدار بووگی. حەزم کرد پرسیار و لێکم کە بۆچی لەو ڕێگە دوورە و هاتووی بۆ ئێرەوە هەدەف چی بووە لەم هاتنتە؟ منیش بە نۆبەی خۆم وەزیفەی خۆم زانیگە کە لەم تەزاوراتە شرکەتکەم وەک ئەم هەزاران نەفەرەکە هاتکن کە مردمی من ئیسە بێدەنگن ئینتەرنێتی لێ قەت کردگە جمهوری ئیسلامی و خەریکە بە جەنایەت خۆی فرەتر ئیدامە ئەدا کە من دەنگی ئەو مردمە بم کە جیهان بزانێ چه جنایەتی لە ئێرانە خەریکە ئیتفاقەکە فێ و خەریکە مردمەکەی ئەکوژێ و تەقازایش مەزلیان کە تەماشاگەر نەوەن نەزارەگەر نەوەن فقط سکوت ئەوان پشتیبانیە لە ڕژیمە جمهوری ئیسلامی. هەر بژی. Stop! Stop! Massacre! Stop!
خۆشەویست بەم جۆرە گەیشتینە کۆتایی خۆپیشاندانەکە هەر بژین و بە هیوای سەرکەوتن بۆ هەمومان.